لە گەڕەکێکی قەزای سۆران لە نێوماڵێکدا دوو هاوڵاتی بە مادەی هۆشبەرەوە دەستگیر کران کەوا یەکێکیان بازرگانی مادەی هۆشبەر بووە. بنکەی نێشتنی مادەی هۆشبەر لە سۆران ڕاگەندراوێکی لەو بارەوە بڵاو کردە و دەڵێت لای بە دۆداچوون و چاودێریکردنی کەسێکی تۆمەتبار بە بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لەلایەن هێزەکانی بنکەی نێشتنی مادە هۆشبەرەکانی سۆران بۆیان دەرکەوت دەستی هێڵ لە بڵاوکردنەوە بەکارهێنانی مادەی هۆشبەر. لە بەشێکی ڕاگەندراوەکە داهاتوە تۆمەتبار بە هەڵگرتنی چەک ئامادەکاری تەواوی کردبوو بۆ بەرگریکردن لە خۆی، بەڵام بە وشیاری کارمەندانی بنکەکەمان توانرا دەستگیر بکرێت. بنکەی نێشتنی مادە هۆشبەرەکان لە سۆران ئاماژەی بۆ ئەوەش کردووە کە دوای پێشکەنینی ماڵەکەی دەستگیراوە بەسەر چەندین جۆری مادەی هۆشبەری وەک شیشە، هێرۆین، تریاک، هەروەها کەلوپەلی بەکارهێنانی مادەی هۆشبەر و چەندین سیمکارت و دەمانچە و ڕوومانە و چەندین ئامێری مۆبایل.